لە هەرێمی کوردستان ڕۆژانە بەدەیان کاڵای جیاواز و جۆرا و جۆر لە خاڵە سنووریەکانەوە هاوردەی ناوەوەی کوردستان دەکرێت. حکوومەتی هەرێم لە خاڵە سنووریە فەرمیەکان و لە ڕێگەی فەرمانگە و فەرمانبەری تایبەتەوە مامەڵی پێویست لەگەڵ شتومەکەکان دەکات. دەرمان و پێداویستیە پزیشکیەکانیش بە هەمان میکانیزم هاوردەی ناوەوەی کوردستان دەکرێن. لەم ڕیپۆرتاژەدا شانبەشانی لێژنێکی فراوانی وەزارەتی تەندروستی و ئاسایش بە دوواداچوون بۆ هێنانە ناوەوەی دەرمانی قاچاغدا دەکەین. ئێرە شاری دهۆکە. لێرەوە لێژنە فراوانەکە تەواوی پلانی کارەکانیان ئاشکرا دەکەن و بەرەو شاری زاخۆ بەڕێ دەکەون. لەگەڵ گەیشتنمان بە شاری زاخۆ بەرەو خاڵی سنووری ئیبراهیم خەلیل بەڕێ دەکەوین و لێرەوە بە دوواداچوون و پشکنینەکانی لێژنەکە دەست پێ دەکات. زۆرجار بەشێک لە بازرگانان هەوڵ دەدەن شتومەکە قاچاغەکان لە ژێرەوەی کەلوپەلەکانی دیکەوە حەشار بدەن یاخود جۆرەها ڕێگای تر بەکاردێنن بۆ کەشف نەبوونی و بزرکردنی کاڵاکانیان لە چاوی پشکنەرەکان. وقتما ئەو هات سەر مطابق کرد ئەو دی کرد شینی گاوە دکتۆر ئەو ژل گەل هاتن تێدا حتا یوتخوا مطابق لیژنەش هات تێدا. چۆن کەشف کرا؟ چۆن؟ مەینات بین دەرێمە حاضر کردی بینشێ مەکتەبەت کتابە مەدەنینە ئەبوارە مەکتەبەت کتابە مەدەنینە گوێ احتساکم کتابە خوا احتمالا خەلەتی چێ بیتن کتابی مدەبێت وەختی کتابی خۆی نای دەرێ سەحکرێ ئەویش دەدەنێنی چکومەل بەرچاف کردی دکتۆر هات سەر دو مطابق کردن یا دوێ گوکابمی یاوی بینەدەن مەکتەبەت کتابی دەنینە کتابە وی نینە. ئەو بار هەرگرە دەرمان دەگوازیتەوە دەرمان دەگوازێت لەگەر ئەو دەرمانێک کە ڕێگە پێدانی لە کوایز کۆنتترۆل وەگرتیا کۆمەڵک دەرمانکەی شاردیتەوە لە ناو دەرمانەکان ئەوش ئێستا دەستی بەسەرداگیرا پاش ئەوەی چێک دەکرێت لەیان بنکەی کوایز کۆنتترۆل لە ئیبراهیم خەلیل. ئیجراعاتەکان چی دەبێت ینی تەنها ئەو دەرمانە دەژێڕن یاخود تەواوی بابەتەکان؟ ئیجراعاتەکان ئەوەیە دەرمانەکان دەستی بەسەردا دەگیرێت دوای ئەوەش ئەو کۆمپانیایە کە ئەو کارێک کردیا غەرامە دەکرێت ئەوەی کە جێ سەرنجە ئەو دەرمانە دەبێت لە هەڵومەرجێکی تایبەت بگوازرێتەوە ناکرێتن لەگەر ئەو جێ ئەجهیزە و ئەو شتانە تێکەڕووی دەستیان خۆشوی بنکەی کوایز کۆنتترۆل کەڕایان گرتیا ئەو دەرمانانە هیچ ئەوراقی نییە بە قاچاغ دەیان هەوێت داخلی بکەن ئەگەر تو سێری کارتۆنەکان بکەیت ئەو وەرە ئێرەش تەماشا بکە ئەگەر سێری بکەیت کارتۆنەکە ئەوانە ئەوە نییە بەخەلەتی دانراوی بەخەڵەتی دانراویان بەخەڵەتی دەرمانەکە دەرباز بووی نەخێر ئەوە تێکەل کرا هەتا بە قاچاغ دەربازی ناکرێت هەندێک شتی هەندێک ئەجیزە دەبینم ئەوە جیزان و لەگەر ئەو دەرمانە بگوازرێتەوە لێ دەستیان خۆش بێ بکەی کوایز کۆنتترۆل کە دەستیان هەر دەرمانێک کە دەستی بەسەردا دەگیرێت لێرە لەم کۆگایە عەمبار دەکرێت تاوەکو لەلایەن حکوومەت و بازرگانەکەوە چارەنووسی یەکلایی دەکرێتەوە. ئەگەر ڕەزامەندی حکوومەت وەرنەگرێت ئەوە دوای ماوەیەک بە شێوازی ستاندارد و ڕێکاری تایبەت بە دەرمان پرۆسەی لەناوبردنی بۆ ئەنجام دەدرێت. ئێمە لێرە زیاتر ئەوەیە لیژنەیە بە لیژنە چتە دەرێ ئۆسۆیش تەخمین ینی گومرک تەخمینەواری گەل سەحە کۆڵتی کۆنتترۆل تەبعی KMCIنە ئەم وەک KMCI هەمی هەر تشتێک بێت ڕێگە پێدان هەبێت ڕێگە پێدان و KMCI بێت هەبتن ئەم لێرێ چێکە ئەوی دیەتکەن ڕێگە پێدان و KMCI گەل مادەک ینی هەر مادەک نۆف ڕێگە پێدانی دانا بتن دێتە گرتنێ هەر مادەک دێتە حەجزکردنی ئەگەر شیا زێدە کە توێ مادێ ڕێگە پێدانێ
دی شد بتن بس اگر فتره که ما ویریم نشیا اون او ماده قاچاق بتن تزویر بتن او ماده دیتا اتلاف کرنه يعني هر ایک نوعه که داخل کرد نشین بیشن یک نوعی داخل بت هر ایک بنوعه که داخل کرد هیات بمباره که تشتی دیواره داخل کرد مثلا قماشه یا کیک تشتی توسط داخل کردن و هیات بن درمانه و بس بن درمانه و ما تقریبا باشه ضابط کردی بس يعني هر همي تشتي تو نشه ضابط کی تو بيجي همي دي ضابط كم نوع ضابط كنا روزانه دي ان اخراج گمرکی دي ان اوری مخلصت شركات دي ان اوری کتاب خواده اینن رگا پیدا این خواهد کوالیتی دي اینن ام دي چند سر بارد وانا وکی لجنه گمرکو ام ولگل آسایشه ام دي چند باری کشف کن صح کنه همي تشتي دابتن او تشتي دیتا داخل کنه دیتا نبته دیتا دیناتنی اون دیتا را گرتنی حتی کتاب بیتن اوید هنین نه ام وانا دگرن اوید شلوید آسایشه و یا گمرکی و دیتا گفتنه چونکه یعنی نه عایدی درمان و تشتی عایدی درمانات اید دفمه بس یدی نه اید دفمه اون درمانیت دیدن؟ درمانیت دیده بس اوه نو بار دیده هاتی مثلا اوه اگر تو به نزدیکی نوف البوماس یده هاتی اوه وکیت ایتن نه اید دفمه اوه دشته يعني جماعات خورني فحصت كان دشتويري بس الويري اللي اتاجرتني او قاچاقا يعني افي نفت تجديد بيتن درمان وكي نفت تجديد اتن وكرتون هوسا او اكيد قاچاقا جبر هند شكري نوبيري ده کارێکی قورسە وەختێکی زۆر شێتر لێ دەستخۆشیان دەکەین ئەو دەرمانانش هەمویان ئیتلاف دەکەن دەستی بە سەداژوو ئیتلاف دەکرێت کۆمپانیاکەش یان ئەو شخصێک کە هیناکی دەبی سزای یاسایی خۆی وەردەگرێت ئەوە لێفلێت بەتەنێ پاکێت بەتەنەیە دەرمانەکەش بەتەنێ هۆکار چییە؟ هۆکار کەمیای زۆر بینی ئەوە یەکەم هۆکار کەمیەکە زۆرتر بی یعنی ئێستا ئەوانە بەتەنێ دێنتن دەرمانەکەش بەتەنێ دەباتە مەخزەنی خۆی تێدەکاتن کەمیەکە زیاتر دەبی ئەوە ڕێگە پێدرا و نەخێر ئەوە ڕاستە لە بۆ ئەوەی مەساحی کەم کاتۆ لە گواستنەوەی خۆی بەڵام ئەوە ئەگەری تەزویری هەیە ئەمە چەند جار دەستمان بەسەرەوانە داگرتیا ئەوە پاکیجینگ دەکرێتن لە جێدی پاکێت لەلایەک دروست کرا لێفلێت لەلایەک دروست کرا و دەرمانەکەش لەلایەشکە هاتیە ئەو دەرماننی ئەسڵن تەزویرە بێ پاکێت هاتیە ئەوە کە دێتن ئەو هادێتن لەبەرەوەی نازانین ئەو لە چی دەوڵەتێک دروست کرا لێفلێت بەتەنێ پاکێت بەتەنێ ئەوەش لە دەوڵەتێک دروست دەکرێت و ئەگەری تەزویری زۆرە ئەو هەموو بە قاچاق هاتیە هەم ئەو هەموو ئەمپولە خڕکرایەوە بە ناوی خواردن بە ناوی خورمای هاتیە لێرە لەم خاڵە سنووریە هەر کەلوپەلێک یاخود هەر بار هەڵگرێک کە دێتە ناو هەرێمی کوردستان بە ڕێگەیەکی مۆدرن و پێشکەوتوانە پشکنینی بۆ ئەنجام دەدرێت زۆر جار لە ڕێگەی ئەم پشکنینە کەلوپەلی قاچاق دەدۆزرێتەوە و دەستی بەسەردا دەگیرێت دەمانەوێت زانیاری ورد لەبارەی ئەم جۆرە پشکنینە وەربگرین براو سەورە کۆل دەفتەر و مۆیگۆی 418ەیە ئەوێ ڕۆگرە ئەو جێی گومۆنەیە یۆلیش یۆل لێرە وەرە
دوضع شون بدكي صح دكينه بين دكتوري اوكي دي شون دكين او درمان درست انا درست درمان كتير قاچخ لو ايردين يعني او درمان حمينا دين او درمان جي قمان بت ليره دين بن باري دين او دربار حمينا دين بس درمانه بس درمان بت حمي تشتي جي قمان بت لبني دين واوي ديارنا كد باري ندين بار زحمته دين كد 2000 سياره دين زحمته انا بار حمي تاع جي قمان يعني دەستێکی لێرە شوونۆماوە کو ئەم تەفتیشکردنەوە بۆرۆیە ئەم وەکو دەستەکە شولێ ئەمنی لێرە شولێ ماوە کو ئەم بۆرۆ تەفتیشکەین هەر قۆچۆغیەکە هەبیت ئەم دەستە خودۆی نەسەر و ئەvە بوومۆوێ 4-5 هەتۆ 6 هەیڤە ئێکجۆری ما مسەیتار بینەر سەر قۆچۆغیە قۆچۆغیە وەکو دەرمۆن وەکو سیلاح وەکو مێلاک دەرمۆنێت ئەکسپۆیر ئەمێت تۆتیا دەستە سەرکردش ڕەخێ مەڤە ما کنترل هست جیاز سونریه کنترل یاد کابینا دادنو که هیتا دیار کردن که سیارت بن سونریه راد شو دل کنترل هیتا دیار کردن که چه تشتی های قاچاق درمان بی سلاح بید مخاطر بی هر تشتی که بید ناف باره دا بید دیار کرد لای ما وقت هیتا دیار کردن و اگر هاتا دیار کردن ما پشکنینا های درانه دیتا پشکنین اگر تشتی که بی قاچاق تیدا دیتا دست سرکرش رخی حوالت مبا اغلبا درمانت کنه ناف بارا دا وقتی درمان دید کنه ناف بارا دا کنه ناف بارا اویدی دا انید آسید کنه ناف بارا دا او درمان هم تحویل گومر کد کن هم دلیای دینه همه حالاتیه که هم لیره بین هندی هم لیره بین 24 ساعت تا هم لیره که هم بشین مسیطر بین سر هر قاچاقی که بیتا کردن و سر ماده تاریخی تو هم سر و چوی بند یا که درمان بید یعنی هم دلیات که خلقی خود که امید مسیطر بی سر هر قاچاقی که بیتا کردن لەگەڵ بەڕێوەبەری یاسایشی خاڵی سنووری ئیبراهیم خەلیل قسە دەکەین سەبارەت بە دەست بە سەرداگرتنی دەرمانی قاچاق و نایاسایی. راستی اینا درمان آب شوی که برفرابری فترکی تان نگی بس مستمر روزانه احتمالا تینه گرتن تایبەتی جیهازت سۆنەرێ پشتی هاتیە دانان استیفادێکی گەلێکی باشی دانن یعنی احتمالە دوا دووسێ هەیوێت بوریدا نەک گێمی 6-7 تانە بەس سونەری هات بنەگرتن وەکی دیش ئاسایشی جسری هاتنێ باسێ شەر هەیوادانیز کە 7-8 تانایت گرتە و قاچاقی داخل بینە هەمەش هاتنە لەناو برن ئەوەی لێرا دەبینرێت کۆنتڕۆڵێکی توند و تۆڵی خاڵی پشکنینەکەیە بەڵام بە هۆکاری فراوانی سنووری نێوان هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا زۆرجار دەرمانی قاچاق بە شێوەیەکی فراوان دێنە ناوەوەی کوردستان. هاوشان لەگەڵ لیژنەی پشکنین و بەدواداچوونی وەزارەتی تەندروستی و ئاسایشی ناوچەکە بەرەو چەند کۆگایەکی دەرمان دەڕۆین. پلانی ئەمجاری لێژنەکە بە دوواداچوونە بۆ بنبڕکردنی دەرمانی هاوردەکراوی نایاسایی. لە زاخۆ 4 کۆگای دەرمان هەن کە دەرمان بۆ تەواوی دەرمانخانەکان دابین دەکەن. مصدر تورکی لزاخو داخل لبي دچيتا هولير دچيتا سليماني دچيتا شاركانتا هنا است او مجموعه درمانيه تويتت همي تركيا هنا او انا كو داخل بو شلون داخل ولا لا شخص تكري هنا
باشە دەکرێت دەرمان لە شەخص بکڕێت باشە تو زمانی وی دەکەێت کە ئەوە تەزویر بیان تەزویر نەبێت چۆن دەتوانێت بیفرۆشی باشە بۆ دەیکڕی و دەیفرۆشی و شەریکە هەیە دەتوانێت لە شەریکە بیکڕی ئەوانە والله انت جارة مفقودات او كسينا وتم طبعا باهمني وقت كنا مش دينا يعني ايش كتابك وصفوا ما هاتا شني او كتابه هاتا انه كبر تشاروجك دركات قد تعامل القلب مال ئەگەر فەحسمان کرد لەو دەرمانانە تەزویری تێداوە باشە ئەگەر ئەوە تەزویری هەبوو ئەو ملەتەی ما ئەو نەخۆشەی ما گوناحنی ئەمە دەرمانی تەزویری بدەین یان دەرمانی قاچاغی بدەین كم نظام لما اول جاره مؤخرا يستاي فكرامه وانا بيا 5 مانغاما ايش ملف رتابه اول قائمين هذا الشخص اللي كردنا او شخص كي او شخص الصيدلاني هاي المجمع وصلك تو شيء جديد وصلت بوري ده يكو وصلت قضيه موتين ومن داخل الدينامو هو بوتشو شو هل يوم هل طبعا حسابات توتشون هنا ولا تفتح حسابات هاي ئەمە ئەو کۆگایە دادەخین هەتا دەگەینە مەزدەر بە تەنها جەنابەتنی هەموو کۆگایەکان بەسەر دەکەینەوە هەموو شوێنەکان بەسەر دەکەینەوە هەر شوێنێک دەرمانی قاچاغی تورکی لێبێ ئێمە دای دەخەن و دەست بەسەر دەرمانەکان دادەگرین حاولي بمد إيران صيدلية وتبغى بتشناب الصيدلية مدخلي بين توزع صيدلية بكل يعني ما مستعمل دي في سيستمي شنو وعمري مدخلة جديدة أم جنيك تنشولي ده أم ناقدين أما مدخلة كيف ريكوبيكا دست خوش بي إن شاء الله موفق يجري بلام موفق بي لإشي راس والله وبلا طحقت بتبيجم أسبوعك حجمه شو ما ملا خدي حميت إينه تبيجي إيك هيا كو أبي درماني تركي ناقد حميت ئەماش هەموویدا ئستعدادمانەیە هەمووی دابخێن و ئەم مستعدن هەر ئیجرات چەند کەسێکە دەرمانی قاچاق دێنیتن تورکی وەنیا دەرمانی بە قاچاق دێنیتن لێ ئەمە دەبی بە دۆدا چونمان کردێت چونە ئیبراهیم خەلیل هەموو جێکە باشە لە ئیبراهیم خەلیل چۆن دەرباز دەبێت مامۆستا والله چۆن دەرباز باوەرکە خۆ سایقی تەکسی دەرمانەتی پرسیارێک کڕینی دەرمان لە شخصێک قاچاقی دەرمانێکی قاچاق هاوکاریکردنی قاچاقچەکە نییە بەنی والله ئەو ئەم بۆ شاوکاری قاچاق نام سيك حمي وصانم گرتنی قاچاقچی ئەرکی مەیە سر جواهاتي بس بورك انه كاش حقت بتبيجم يعني هكا تبقى نادي شخصك في شخص والله يعني بس حاسكم يعني ام حاسكم تشتغل يعني قانوني بكره خدي في شغله بس ام يرضاها يرضاها حنا هكا يجي قد ما جيناك والله ما هر كاركي بيت جرن كو لمصلحتي خلقي ضابط المصلحتي برجمديا قشتي ضابط ما هيك مانعنيه بالعكس ام بسرفرازن هكر هر درمانكي رخصتها بتكون داخلي كردستاني بتو تشو افام برحا بشركي جريدايه افا برحا خلكي جريدايه لهر تشتكي كو جريدايه بيصايبه ام دي جيباجين كانوا ام ممنون ئەوەی لەم کۆگایەدا ڕوون دەبێتەوە ئەوەیە کە زۆر جار بەشێک لە خاوەن کۆگاکان مامەڵی کڕینی دەرمان لەگەڵ ئەم کەسانە دەکەن کە بەدەست جێر ناوزەت دەکرێن. ئەوەی تێبینی دەکرێت لەم کۆگایەدا و بە وتەی ئەندامیی لێژنەکە ڕێژیەکی زۆری دەرمان لادراون و کاتێکیش لێژنەکە داوای کرد بۆ خستنە ڕووی کامێرەی چاودێری کۆگاکە ئەوان بە بیانی کارنەکردنی سیستەمەکە وێنەی تۆمارکراوی کامێرەکانیشیان نیشان نەدا. ئەمە لیزنەکە کەشف زاخم پشگو دیارە خەبەرە بۆتی ڕەفەتڕامیەت ڤاڵاگیری بەس پشتیمە تەقیقی سیستەمیدا دركات مثلا موداي ستوكاي بس الموجودين فعلي واجلس بريال ماذا بداخستني شوينك تا مراجعه دار الصحي ذاكم ابو ازرايفي
هەمووی تەزویرە بڕۆ بە عەدەدی دەربینی زوو ئەوە بکاتن ئەوە دەرمانی تورکی هەموو ساف کرا بەس هەندە شت لەبیر چووە زان چی لەبیر چووە غەیری تورکی لەبیر چووە ئێرلەندی هەیە هەموو چۆن دکتۆر پشتیوان دکتۆر پشتیوان چۆن کرد ئەو کۆکایە دەرمانی ناو سەلاجی هەرگرتی بە شێوەیەکی زۆر ناڕێک زۆر پیس بێجگەلەوەی کە لە هەمووی لایمە گرنگترە ئەمە گەڕانە بە دوای دەرمانی تەزویر و قاچاق ئەوەی کە لە قاچاق هەیە ئەگەری تەزویری زۆرە ئەو برادرش دەرمانی قاچاقی زۆرە و لەگەڵ ئەوەش دەرمانی تەزویری هەیە کە ئەو دەرمانە تەزویرە ئەمە گشتاندنمان بۆی کردە بۆ هەموو کۆگایەکان بۆ هەموو دەرمانخانەکان بەو باچنەمەرە بەو تاریخە ئەوە تەزویرە تکایە ئاگدار بن بۆی نەخۆش بپارێزین لە دەرمانی تەزویر دەرمانی قاچاق لە هەموو لایەک دێتنەوە کوردستان بەڵام ئەوەی کە هەیە دەرمانی قاچاقی تورکیا لە تورکیاوە دێتنەوەرە ئەوەی کە دێتن زیاتر بە بن تڕێلەوە دەیەخسترێ یان لە ناو تایە دەنێن لە ناو جەیەکی نەشیاودا دەنێن ئەوەی کێدای دەنێن هیچ هەڵومەرجێک نییە هەڵومەرجێک نییە لە بۆ گواستنەوەی دەرمانەکە ئەو هەڵومەرجێکی تەندروست نییە لێ زۆربەی دەرمانەکان شیاو نین لە بۆ بەکارهێنان ئەگەر تەزویر نەبن ئەگەر تەزویر نەبن و ئێمە هاوڵاتیان هەموو ئاگدار دەکەینەوە کە دەرمان بە بێستی کەری کوالیتی کۆنتترۆل نەکردن و لێ دوور بکەونەوە لێرە بڕێک لە دەرمانی قاچاق و هەندێک دەرمانی ساختە دەستی بەسەردا گیراوە لێژنەکە بڕیاری داخستنی کۆگاکەیاندا ئەوەی لێرە دەبینرێت ئۆتۆمبیلێکی بارهەڵگرە بڕێک دەرمانی بە ڕێگەیەکی ناتەندروست لە شاری دۆکەوە بەرەو زاخۆ هێناوە لێژدەکە لەگەڵ ئەوەی بڕیاری داخستن بۆ تەواوی ئەم کۆگایانە دەردەکات کە سەرپێچیان هەیە لە نێو دەرمانەکانیان دەرمانی قاچاق و تەزویر دەبینرێتەوە ئەم زۆرە سەرپێچیانش زادەدات کە لە کاتی گواستنەوەی دەرمان دەکرێت و لێپێچینەوەی لە بەرامبەردا دەکات و دەست بەسەر دەرمانەکاندا دەگرێت دەبی بە پیکەپ ئەوها بگواسرێتەوە دەرمان دەبی بە بەڕات بگوازرێتەوە دەبی بە ساتکەرەوە بگوازرێتەوە نەک بە پیکەپ بەرەو دوا کۆگای دەرمان دەڕۆی لێرە ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە ئەم کۆگایی دەرمان داخراوە بەڵام لێژنەکە بۆ جێبەجێکردنی فەرمانی داخستنی کۆگا چاوەڕوانی هاتنی خاوەن کۆگاکە دەکات دوای چەند کاتژمێرێک خاوەن کۆگاکە ئامادە بوو کۆگاکەی بکاتەوە و لێژنەکەش بەردەوام بوون لەسەر بەدۆداچوون و پشکنینەکانیان و بەشێک لە دەرمانی ڕێگە پێنەدراویان دۆزیەوە بڕیاری داخستن بۆ ئەم کۆگایش دەرکرا چی ئەو ڕلیفە ئەو مەمنوعە بە کتابی وەزیری مەمنوعە لە چێت کڕێ لە هەولێر هاتێ دەرمانی تورکی بە ئیدی ناکڕن دەرمانی قاچاق توش دەبن هاوکاری قاچاق چی ماکەن بابەتت هەرە گرنگە و دەرمان گرێدای ژیانە هەمی خەڵکیەش بەر هەندێ دیفچوونە دەرمانی بێتەکردن بۆ هەندێک دەرمانی سەختە دەرمانی قەچاق دەرمانی خراپ دەمسەرە چووی دەرمانی بکێرنهاتی بێتەکردن کارێکی پیرۆزە بۆ هەمی شکلاژی پشتەوانیە وێ لیژنێکەینەوە و هیویتکەم بەردەوام بن بۆ پتر دیفچوونە کەرتێ گشتی و کەرتێ تایبەت و هەر جهێک و دەرمان لێت ئێنە بکارێنان دیفچوونەوەی بێتەکردن بۆ هەندێک و دەرمانت گەهتە هەوڵاتی دەرمانێکی ساخلەم بێت ئەم وەک ڕێڤەبەریە گشتیا ساخلەمیە دێ هەمیش یانێت خۆی خینە پشتەوان بۆ وێ لیژنێ داکو کارێوانی سەرکەفتی
هیویا من او هر حوالاتی که چی درمانی کریتن بازاری کارتینیتن درمانه کی زحکت کو اشلای کوالتی کنترل درمانه هرم کردستانی هات یا فحص کردن و استیکری پی و او گارانتی هندید کتن کو او درمانه درسته و بکی کار اینان بگومان هم هنگید گل همی خالن سنوری کوالتی کنترل درمانه رهبری انگشتی همی پارزگاه هم هنگی که باشه به هنده کو هاتنا درمان یه قاچاق سنوردار کردن و همیشه دست به سر بده هر لوی خاله حتی انو کاری که مازن هاتی که تایبتی جی گل خاله سنوری ابراهیم خلیل چندین جارا درمان هاتن دست سر کردن و هاتنش نابره. تەندروستی هاوڵاتیان بەڕادیەکی زۆر پەیوەستە بە سەلامەتی هێنانی دەرمان و کەرەستەی پزیشکی و کوالیتی بەرزی دەرمانەکان. هێنانی دەرمانی قاچاق بۆ ناوەی کوردستان هەڕەشەیە بۆ سەر ئابووری و ساخلەمی هاوڵاتیان. لە ئەڵلقەی داهاتوودا بەدواداچوون بۆ ئەم کێشەیە دەکەین لە دهۆچی ڕەنجین. Kudurmasın.